لە درێژەی و خولە سەربازیانی لایەن هێزەکانی هاوپەیمانانەوە بۆ هێزی پێشمەگە ساز دەکرێن. خولێکی تری ڕاهێنان بۆ هێزانە لە قەزای چەمچەماڵ کۆتایی پێهات. ئەم خولە لەلایەن هاوپەیمانانەوە کرا بۆ سەرپەرشتی ئەکرا بە هاوکاری و هەماهەنگی بنکەی مەشقی کەرکووک. ئەم خولە بۆ ماوەی 5 هەفتە بەردەوام بوو بۆ ئەو وانە سەربازیانەی کە سوود بە فۆجەکە ئەگەیەنێت لە کە دەست پێ کردبوو لە 2 هەشتی 2018 تا وەکو ئەمڕۆ کۆتایی هات. بەشداربووانی خولەکەش جەخل لەسەر گرنگی خولەکان دەکەنەوە لە پێناو بەرزکردنەوەی توانستی پێشمەرگە و سوود وەرگرتن لە ناوەڕۆکی خولەکان بۆ ئێستا و داهاتووش. بۆ ماوەی 6 حوتە لە بنکەی مەشقی کەرکووک لە مەنیلە لە مەشقا بوون، مەشق و ڕاهێنان لەلایەن هێزەکانی هاوپەیمانانەوە. بێگومان هاوپەیمانان هەمیشە و مەشق و ڕاهێنانانی بە ئێمە دەیکەن شتێکی تازەن بۆ ئێمەوە سوودی باشی هەیە بە تایبەتی بۆ ئەم جۆرە شەڕانەی کە ئێستا تووشی هەرێمی کوردستان بۆ شەڕی تیرۆر و ئەمانە ئەمە بەدڵنیایەوە ئێمە سوودی زۆرمان لە وانەکانیان بینیوە هیوادارین ئەم مەشقانە ئەم ڕاهێناناش بەردەوام بن بۆی زیاتر سوود لە هێزی هاوپەیمانان وەربگرین. ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان بەردەوام سوود لەو وانانە بینین کە هێزەکانی هاوپەیمانان ڕۆژانە لە گۆڕەپانی مەشقا مەشق بە ئێمەی پێشمەرگە دەکەین. بەڕاستی ئەو وانانی کە ئەوان ڕۆژانە فێری ئێمەی دەکەن سوودێکی تایبەت و گرنگی هەیە یەکجار بۆ هەچ کاتێکی ڕوبەڕوونەوەیکی نەخوازراوە کە تووشی هێزی پێشمەرگەی کوردستانە بێ. لەماوەی ڕابردوودا 12 خولی ڕاهێنان لایەن هێزی هاوپەیمانانەوە بۆ هێزی پێشمەگە لە قەزای چەمچەماڵ کراونەتەوە و سەدان ئەفسەر و پێشمەرگە مەشق و ڕاهێنانیان پێکراوە. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.